بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاس ستایش بۆ خوای گەورە و سوپاس ستایش بۆ دکتۆرە بەڕێزەکان و دەمەوێت لێرەوە دەستخۆشیی خۆم و خانەوادەی خۆم ڕاوگەینن بۆ نەخۆشخانەی میرەوان بە تایبەتی بۆ دکتۆرەکان و زۆر سوپاسی گشتلایەکی دەکەم بەڕاستی خزمەتێکی بێپایانی نەخۆشەکانەکان و دەستخۆشیشم هەیە بۆ دکتۆرە زاهیر و دکتۆر دلێر. زۆر سوپاسیانەکەم کە سوپاسی ماندووبوونیشانەکەم کە بەڕاستی خەمخۆرن لە نەخۆشەکان و لە پاکخاوێنی بەڕاستی سوپاسێکی بەپایانیانەکەم و سوپاسی ئەو خێرخوازانە ئەەکەم کە بەڕاستی ئاوردانەویان لە نەخۆشەکانی نەخۆشی خەستەخانەی میرەبان سوپاسی گشتیانەکەم کە بەڕاستی یانی وەکو برێ دەستی هاوکاریان درێژەکەن بۆ نەخۆشەکان بە تایبەت ئەوانەی لێخەومان دووبارە زۆر سوپاسی گشتیەکەن. ئێمە نەخۆشێکمان هەبوو خوشی عزیزم نەخۆشەکەی بەڕاستی درێژخایەن بوو ینی ژانێکی ئێزگار زۆری هەبوو. نەخۆشخانەی میرەبان ئەلحەمدولیلا خوای گەورە بەهانامانەوە هات و نەخۆشخانەی میرەبان خەمخۆری ئێمە بوو. سوپاسیانەکەی بە تایبەت دکتۆر زاهیر و کاک دلێر زۆر سوپاسیانەکەین. نەخۆشەکەمان ئەلحەمدولیلا نەزاحەتی هینا دکتۆرەکان ڕێژێکی باش قسەیان لەگەڵ کردین و لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی هاوکاریان کردین و یارمەتیان داین. دووبارە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی یانی خەمخۆرێکی ئەجگار زۆریان لە نەخۆشەکەمان خوارد و نەخۆشەکەمان ئەلحەمدولیلا سەرکەوتوو بوو نەزاحەتی هینە. زۆر سوپاس. من دڵخۆشی کە دەبینین بەرهەمی خێرخوازان دەبینین بەرهەمی دکتۆر بەڕێزەکان دەبینین دەستە خۆش. زۆر سوپاس دکتۆر. خوای گەورە سەلامەتی ئامین میهرەبانی دڵسۆزی و لێزانی